سڵاوتان لێبێ ئازیزانم، ئێوارەتان باش، هیوادارم تەندروست بن. هاتینەوەلاتان بە بابەتی تازە و بە پرۆگرامی تازەوە بە کۆمەڵێک هەواڵی جیاواز کە بۆمان ئامادە کردوون. اینجا ئەمڕۆ باسی بابەتێکی گرنگەکەین، ئەویش شیزۆفرینیایە. شیزۆفرینیا نەخۆشیەکە کە تا ڕادەیەک باوە لە ناومانە. اینجا ئێمە زۆر کەس لەوانەیە ببینین لە دەوروبەرمان کە تووشی ئەم نەخۆشیە بووە، کۆمەڵێک نیشانەی هەیە و بە کۆمەڵێک شت ئەناسێتەوە. ئەمڕۆ بە وردی باسی ئەەکەین. اینجا ئەمڕۆ لەگەڵ ڕاسانە پرۆگرامێکی جیاوازتان پێشکەشەکەین. سڵاو لێبێ ڕاسان، چۆنی؟ زۆر سپاس دەکەم. سڵاتان لەوێ خۆشە ئیسانم، هیوادارم ئێوەش هەموو کات زۆر دڵخۆش و تەندروست باش بن. ئەم ئێوارەیەش لەگەڵ هاوکارم لیندا گەڕاوینەتەوە خزمەتان بۆەوەی کۆمەڵێ بڕگە و بابەتی تازەتان پێشکەشکەین و کۆمەڵێ بابەتی تازە و زانایی تازەتان بینێ لە ئەمڕۆشە. جا لیندا دەست خۆش بە باسێ کرد. ئەمڕۆ باز لە شیزۆفرینیاکەین. شیزۆفرینیا باز لە ئامارەکانەکەین، باز لە نیشانەکانیەکەین، باز لە هۆکارەکانیەکەین. بزانین لە ئێستا لە جیهانە چەند کەس تووشی ئەم حاڵەتە بوو و ئەم حاڵەتە خودی ئەم حاڵەتە چییە؟ کێنە و کەسانی لە مەترسی توشبوونن بەم بابەتە. پزیشکێکی پسپۆرمان تایبەت بە بابەتەکە لەگەڵایە و لەگەڵ یەکە بە یەکەی پرسیارەکانە ئەدوین و ئەمانەوێ وەڵامی یەکە بە یەکی پرسیارەکانمان دەستکەوێت. ڕاستە، ئینشاءڵڵا. اینجا ئەمڕۆ بە وردی باسی ئەەکەین کە حاڵەتەکە چۆنە، کەسەکە چی بەسەریە، کەسەکە هەست بە چی ئەکات. بەڵام ئەچین بۆ لای یەکەم هەواڵ کە باسی ئامارەکانەکەین سەبارەت بە نەخۆشیە دەرونیەکان. وەکو هەمومان ئەزانین کە نەخۆشیە دەرونیەکان ڕوو لە بەرز بوونەوەن، بەڵام پێتان ئەڵێن کە بزەبت چەندێک بەرزە بنەوە. با لەم هاڵۆ زانیاری وەرگرین. فەرموون. لە ئەنجامی بەدواداچوون و کۆکردنەوەی زانیاریەکان لەسەر ئاستی جیهاندا دەردەکەوێت کە ڕێژەی توشبوون بە نەخۆشیە دەرونیەکان لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا دوو هێندە بووە. بەپێی بڵاوکراکانی گۆڤاری لانسێت لە ساڵی 1990ەوە نەخۆشیە دەرونیەکان بە ڕێژەی لە ساڵ 95 زیادی کردووە و دڵەڕاوکێ و خەمۆکی لە ڕیزی پێشەوەی باوترین نەخۆشیە دەرونیەکاندا دەنرێت. ئامارەکان دەری دەخەن لە ماوەی ئەم 30 ساڵەدا نەخۆشی دڵەڕاوکێ بە ڕێژەی لە 158 زیادی کردووە، لە بەرامبەردا نەخۆشی خەمۆکی بە ڕێژەی لە 131 زیادی کردووە و بەرز بووەتەوە. جێگەی باسە ئامارەکان نیشانی دەدەن مەترسی توشبوونی خانمان بە نەخۆشیە دەرونەکان زیاترە بە بەراورد بە پیاوان و لەبارەی قۆناغەکانی تەمەنەوە ئامارەکان نیشانی دەدەن هەرزەکاران لە نێوان تەمەنی 15 بۆ 19 ساڵیدا لە زۆرترین مەترسی توشبوون بە گرفتە دەرونیەکاندا. شارەزایان ڕای دەگەێنن فشاری دەرونی و توندوتیژی و سوکایەتی پێکردن لە سەرەکی ترین هۆکارەکانی بەرزبوونەوەی ڕێژەی نەخۆشیە دەرونیەکانن. هەروەها بۆ ماوەی و هەژاری و نایەکسانی کاریگەری گەورە لەسەر حاڵەتەکان دروست دەکەن. ئازیزانم، لە تازەترین بڵاوکراوەکانی گۆڤاری لانسێتە ئامارێکی تۆقێنەری بڵاو کردوێتەوە. بەڕاستی لێرە ئاماژەی بەوەیەوە کە لە 30 ساڵی ڕابردوودا ڕێژەی توشبوون بە نەخۆشیە دەرونەکان لە دوو هێندە لە زیاترایە. بەڕاستی وا مەزندەی کردووە کە بە بەردەوام لە زیاترایە و زیاتری ژەخایەنێ. ئەمە بەڕاستی ئامارێکی مەترسیدار و تۆقێنەرە کە پێویستی بەوەیە کۆمەڵی هۆشداری تایبەتی بۆ بڵاوکردێتەوە. هەر لە توێژینەوەکە ئاماژەی بەوەیەوە کە خانمان زیاتر لە مەترسی توشبوونەکەیان و بەراورد بە بەوەش زیاتر گەنجان و هەرزەکارانی تەمەن 15 بۆ 19 ساڵ زیاتر ئەگەری توشبوون بە نەخۆشی خەمۆکی و دڵەڕاوکێیان هەیە. ئەو دوو نەخۆشیە لە یەکەمین و سەرەکیترین هۆکارەکانی نەخۆشین بۆ نەخۆشە دەرونەکان. ڕاستە، بێگومان اینجا جالەوە لەوانەیە پرسیار بێ بۆچی خانمان زیاتر تووشی نەخۆشیە دەرونیەکانە بن. بێگومان هۆکاری تایبەت بەخۆی هەیە. یەکەم هۆکارە هۆرمۆنیەکانن کە خانمان زیاتر لە ژێر کاریگەری هۆرمۆنەکانن. دوم هۆکار لەوانەیە خانم زیاتر ڕوبەڕووی توندوتیژی ببێتەوە، جەستەیی و دەرونیش، بۆیە ئەگەری توشبوونی بە نەخۆشیە دەرونیەکان زیاترە. جیالەوە خانم زیاتر لەوانەیە هەستی خۆی دەرببڕێ، پیا و کەمتر هەستی خۆی دەرەبڕێ. ئەگەر تووشی حاڵەتێکی لەو شێوەیەش بێت هەتاوەکو زۆری بۆ نێ لە ڕووی نایە باسی بکات. بۆیە ئەمە شتێکێکی ترە لە هۆکارەکان کە زیاتر خانم ئەڵێن تووشە بێت. اینجا جیالەوە هەرزەکاری تەمەنێکی زۆر هەستیارە، چونکە ئەم لەم تەمەنەیە کەسەکە هێشتا
نە مناڵە نە گەورەیە ڕاستە. هەتا بۆ خێزانەکانیش زۆر قورسە هەڵسوکەوتکردن لەگەڵ هەرزەکارەکانە لەبەرەوەی حەزەکە ئیتر جیا ببێتەوە و بڵێ. بیرکردنەوەی تایبەت بەخۆی هەبێت هەنێ بیرکردنەوەیەتە مێشکی کە زۆر گونجاو نییە یاخود زۆر باش نییە بۆی ئەوێ خێزانەکان زۆر بەباشی کەسەکە تێبگەێنن دوور بن لەوەی کە سوکایەتی پێ بکەن یاخود هەر تونند و تیژیەک بەرامبەری بەکار بهێنن چونکە ئەوە سەرکێشێ بۆ نەخۆشی دەرونی جیاواز. بڵێ جالیندا زۆربەی جار خێزانەکان وازانن کە هەڵ ئەسن بە بەراوردکاریەک لە نێوان مناڵەکان بەڵێ، ئەمە زۆر بە خراپ. بەراورد بە کەسێکی تر بەدڵنیە و زۆر خراپ زۆر جار خێزانەکان و دایک و باوکان وازانن لە چاکەی کوڕەکەیانە یاخود کچەکەیانە بەڵام ئەمە ئەکا هۆکارێکە بۆەوەی کە کەسەکە حەز بە بەراوردکاری و هەز بە تێکچوونێ بکات هەز بەوە بکات کە جیاوازیەک و نەقسێک لە خۆیان بەدی بکە بە بەراورد بە کەسەکانی تر ئەمە بە سەرەکیترین هۆکاردا ئەنرێ لە دوای توندوتیژی و شێوازەکانی تر و تانە و تەشەن و ئەوانەوە بەراوردکردن بە یەکێک لە سەرەکیترین هۆکارەکانی تردا ئەنرێ بۆ نەخۆشیە دڵەڕاوکە و خەمۆکیەکانی کە لە ئێستا لە جیهانە ڕێژەیەکی زۆر زۆر بەخۆی بینیوە لە توێژینەوەکە باز لەواکە لە 1990ەوەکانەوە هەتا ئەو کاتێک کە ئێمە ئێستاە ئەژین لە 195 زیادی کردووە کاتەمە ڕێژەیەکی زۆر زۆر زۆرە بەدڵنیایە پێویست بەواکە کە هۆشداری تایبەتی لەسەر بڵاو بکرێتەوە. ڕاستە بێگومان اینجا هەواڵێکی ترمان ئامادەیە سەبارەت بە ژیری دەستکرد بزانین ژیری دەستکرد کاریگەریەکی هەیە بابێکەوە بچین بۆ لای ئەم هەواڵە و زانیاری وەرگرین فەرمون. پسپۆرانی نەخۆشی دەرونی هاوڵاتیان ئاگادار دەکەنەوە لە مەترسی بەکارهێنانی ژیری دەستکرد بۆ چارەسەری کێشە و گرفتە دەرونیەکان. لە دوایین بڵاوکراوەکاندا ڕۆژنامەی لێمۆندی ڕای دەگەێنێت ڕاوێژکردن بە ژیری دەستکرد لەلایەن ئەو چارەخوازانی بەدەست نەخۆشیە دەرونیەکانەوە دەناڵێنن پسپۆرە دەرونەکانی نیگەران کردووە. زۆرێک لە چارەخوازان ژیری دەستکرد بەکاردەهێنن بۆ باسکردنی کێشەکان و ئامۆژگاریکردنیان لە بری ڕاوێژکردن بە پسپۆری تایبەت. شارەزایان دەڵێن ژیری دەستکرد دەکرێت سوودی لێوەربگیرێت لە زۆر بوارەکاندا بەڵام نەخۆشیە دەرونەکان هێڵی سوورە و ئاکامی خراپی لێ دەکەوێتەوە بە تایبەت بۆ کەسە لاوازەکان. ئەوان دەڵێن لە ڕابردوودا چەندین کەسی لەو شێوەیە بینراوە کە ڕاوێژکردن بە ژیری دەستکرد بۆ ڕوبەڕووبوونەوەی نەخۆشیە دەرونیەکان بۆتە هۆی سەرلێ شێواوی و بیرکردنەوەی وەهمی و زیانگەیاندن بە خود و تەنانەت حاڵەتی خۆکوژی. لەم بارەیەوە دکتۆر هامڵتن مۆرین پسپۆری نەخۆشە دەرونیەکانە و لە کۆلێژی کینگس لەندەنەوە دەڵێت ئێمە ناڵین ژیری دەستکرد هۆکارە بۆ توژوون بە نەخۆشە دەرونیەکان بەڵکو دەکرێت مەترسی خراپبوونی حاڵەتەکە زیاتر بکات چونکە هەندێک جار ژیری دەستکرد باوەڕ و زانیاری هەڵە دەبەخشێت بە بەکارهێنەران و سەرباری ئەوەش دەستنیشانکردنی جۆری نەخۆشی بناغی دۆزینەوەی چارەسەرە و ئەمەش لەلایەن پسپۆری تایبەتەوە جێبەجێ دەکرێت نەک سیستمێکی ژیری دەستکرد. کەواتە ئازیزانم هەر پێشکەوتنێک بۆ خزمەتی مرۆڤایەتیە بۆیە پێویستە کات ئێمە ئەم پێشکەوتنانە بۆ سوودی خۆمان بەکاربهێنین نەوەکو وای لێ بکەین کە زیانمان پێ بگەێنێت بەرمنە ژیری دەستکرد بێگومان ناتوانێت ڕۆڵی دکتۆر ببینێت چونکە ژیری دەستکرد لە کۆتاییە شتێکە کە مرۆڤ دروستی کردووە بە تەواوەتی لە تۆ تێناگات ئەگەر بێت و هەموو زانیارەکانیشی پێ بڵیت لە کۆتاییە ئەم مرۆڤێک نییە تاوەکو هەست و سۆزی هەبێت و بتوانێت ئەم حاڵەتەی تۆ لێک بداتەوە دەرمانێکی دیاریکراوت بۆ دابنێ یاخود بێگومان لەبەرەوەی شتێکە کە مرۆڤ دروستی کردووە بێگومان مرۆڤ دەتوانێت فێڵی لێ بکات بەنمونە یەکێک لە حاڵەتە خۆکوژیەکان کە لەم ساڵ ڕوویدا کوڕێک بوو کە بە چاجیبیتی وتبوو ئەمێ خۆم بکوژم ڕێگایەکی خۆکوژیم پێ بڵێ بێگومان چاجیبیتی پێی نەوتبوو چونکە هەر پێت ناڵێت بەڵام دواتر کوڕەکە ئەوەنە قسەی لەگەڵا کردبوو قسەی لەگەڵا کردبوو لە کۆتاییە بە چاجیبیتی وتبوو کە من ئەم پرسیارم بۆ ڕۆمانێکە بە تەمام ڕۆمانێک بنووسم ڕێگایەکم پێ بڵێ بۆ ئەوەی کە بۆ ڕۆمانەکە بینووسم یعنی بەم شێوەیە فێڵی لێ کردبوو چاجیبیتی پێی وتبوو و ئەو کوڕە خۆی کوشتبوو کەوایە بەم شێوەیە ئێمە ینی لەبەرەوەی ئەوە شتێکە کە مرۆڤ دروستی کردو مرۆڤ دەتوانێت فێڵی لێ بکات بێگومان بۆیە نابێ پشتی پێ بەسترێت بۆ ئەم شتانەی کە زۆر زۆر هەستیارن بەدڵنیەوە جالیندا نەخۆشە دەرونەکان لە ئێستا قورسرین و بێ دەستنیشانترین کرین حاڵەتەکان و نەخۆشەکانن کە زۆر زۆر قورس دەستنیشانەکرێ و پێشەوەی بگەینە ئەوەی کە چارەسەر بۆ ئەم نەخۆشیە
چییە پێویستە تۆ دەستنیشانی نەخۆشیەکە بکەی ژیری دەستکردێک بە ئەو هەموو ژیریەی خۆیەوە ناتوانێت نەخۆشیەکی دەرونی ئێمە دەستنیشان بکە چونکە دەستنیشانکردنی هەریەکە لە نەخۆشیە دەرونەکان بە کۆمەڵە هەنگاوی زۆر ئەستەم و قورسا ڕۆشتووە کە دەستنیشانکردنەکەی زۆر گرانە زۆر جار پزیشکانی پسپۆر لێیان تێکەڵە بێت و لێ تێکچوونێک لە بینی نەخۆشەکانە بۆ دروستە بێت بۆیە زۆر گرنگە دەستنیشانی حاڵاتەکە و پزیشکێکی پسپۆر تایبەت بە بابەتەکە بیکە دواتر بەدڵنیایەوە چارەسەرێکی زۆر ئاسانتر و باشترە بۆ ئەدۆزێتەوە نەک بێ بەوەی کە تۆ ژیرێکی دەستکرد بێت چارەسەرێ بۆ ئەو نەخۆشەی تۆ بدۆزێتەوە زۆر جار لەوانەیە بۆ نەخۆشەکانی تر لیندا وەکو نەخۆشەکانی زەخت و شەکرە و نەخۆشەکانی دڵ و ئەوانە لەوانەیە هەنێ دەرمانی تایبەت هەبێ کە گشتگیر بێ بۆ زۆر کەسی تر بەڵام ئەمیش بەدڵنیایە پێویست بە پشکنینی تایبەتەکە ناکرێت لەژێر بەبێ ڕێنمایی دکتۆرێ بەکاری بێنی بەڵام نەخۆشیە دەروونەکان زۆر جاروە هەژمارەکرێ کە ئەتوانرێت کەسەکان خۆیان دەستنیشان بکەن بەڵام ئەمە بە زۆر هەڵەیە هەر پزیشکێکی پسپۆر ناتوانێت نیشانەکانی خۆی دەستنیشان بکە ئەگەر خۆی کێشەیەکی هەبێت ناتوانێت لە خۆیان دەستنیشانی بکات چونکە هەست و سۆزەکانی خۆی زاڵە بەسەر خۆیان بۆی پێویستی بەوەیە کە پزیشکێکی پسپۆری تر بێت دەستنیشانی حاڵەتەکەی خۆی بکە ڕاستە بێگومان بۆیە ئێمە ئەزانین کە هەموو نەخۆشیەکان نابێت لە ڕێگەی ژیری دەستکردەوە چارەسەر بکرێن لەبەرەوەی ئەمە ئیشی دکتۆرە ئیشی ئەوە نییە کە ژیری دەستکرد بێ پێت بڵێ چ دەرمانێک بخۆی اینجا مەسلەی دەرمان خواردن زۆر هەستیارە نابێت بە هیچ شێوەیەک لە ڕێگەی چاتGPTەوە دەرمانێکت پێ بڵێت و تۆ بچی بیکڕیت لاوانێت تۆ دەرمانێکی ترت هەبێت لە ماڵەوە بێکەوە کارلێککەن و ژەهر دروست ببێت بۆیە پێویستەکە بە هیچ شێوەیە کە پشتی پێ نەبەسترێت ئەجا هەواڵێکی ترمان ئامادەیە سەبارەت بە سوۆشیال میدیا کاریگەری سوۆشیال میدیا لەسەر دەرونی خەڵک چییە بێگومان زۆربەمان هەواڵ ماناکەی ئەزانین و خۆشمان نەزانین کە چەندێک کاریگەری هەیە خۆشمان نەزانین کە لەوەتەی ئەم سوۆشیال میدیا زۆر هاتۆتە ناو خەڵکەوە خەڵک ئاشنا بووە بە کۆمەڵێک شت یاخود کۆمەڵێک خەڵک خۆیان بە شێوەیەک لە سوۆشیال میدیا نیشانەیەن جۆرێک لە خۆبەراوردکردن لەو کەسێک کە سەیری ئەکا تووشی ئەبێ لە کاتێکە لەوانەیە لە ژیانی ڕاستی خۆیان ئەسڵەن ژیانی وا خۆش نەبێت کە نیشانی تۆی یان سیرەکەی کەسەکە حاڵەتێکی زۆر خراپی بەسەرا هاتۆ بڵاوی ئەکاتەوە تۆ لەگەڵ ئەوە خەفەتی پێ خۆیت کەوایە هەمووی کاریگەری ئەکاتە سەر دەرونی تۆ ئەگەر کەسەکە ژیانی خۆشە هەر کاریگەری کاتە سەر دەرونت ئەگەر کەسەکە ژیانی ناخۆشە هەر کاریگەری کاتە سەر دەرونت هەریەکە و بە جۆرێک ئەجا بۆ ئەوەی زیانێری زیاتر وەربگرین سەبارەت بە کاریگەری سوۆشیال میدیا بە بێ کۆبچین بۆ لای ئەم هەواڵە فەر بوون توێژەرانی کۆلێژی پزیشکی زانکۆی یێڵ کاریگەریەکانی سوۆشیال میدیا لەسەر تەندروستی دەرونی هەرزەکاران ئاشکرا دەکەن. سپۆڕان ڕایدەگەێنن مەرج نییە بەکارهێنانی سوۆشیال میدیا کاریگەری نەرێنی لەسەر تەندروستی دەرون دروست بکات. ئەوان دەڵێن بەکارهێنانی سوۆشیال میدیا و کاریگەریەکانی سوۆشیال میدیا لەسەر دەرون لە کەسێکەوە بۆ کەسێکی دیتر دەگۆڕێت. شارەزایان دەڵێن لەگەڵ ئەوەی توێژینەوە کۆنەکان ئاماژە بەوە دەکەن کە سوۆشیال میدیا ڕەنگە گرفت و نەخۆشیە دەرونیەکان بەرەو خراپی ببات بەڵام ئێمە بۆمان دەرکەوتۆ بەکارهێنانی سوۆشیال میدیا بە شێوەیەکی دروست و کاتی دیاریکرا و گونجاو یارمەتی هەرزەکاران دەدات لە بەرەو پێشچوونی پەیوەندی کۆمەڵایەتەکان و ڕێخستنی هەست و سۆز و کەمکردنەوەی فشاری دەرونی ئەمەش یارمەتی باشبوونی دۆخی دەرونی چارەخوازەکە دەدات. ئەوەی جێگەی باخە پێویستە لە سەرجەم تاکەکان هۆشداری تەواویان لەسەر کاریگەری سوۆشیال میدیا و شێوازی دروستی بەکارهێنانی سوۆشیال میدیا هەبێت و گرفتەکە لێرەدا سوۆشیال میدیا دەتوانرێت کۆنتترۆلی بەشە نەئاگایەکانی مێشک بکات و ئەویش ئەو بەشانی مێشکە کە مرۆڤ ناتوانێت کۆنتترۆلیان بکات. ئەزیزانم تا ئێستا ئەوەمان بیستووە کە سوۆشیال میدیا چه زیانێکی هەیە بۆ لایەنی دەرونیمان هەروەکو هاوکارم لیندا ئاماژەی پێیا زۆر زیانی هەیە بەڵام خۆ ئەکرێ هەر شتێک کە دروست کراوە سوودێکی خۆی هەبێت و بتوانین بۆ سیدێک و بۆ لایەنێکی ژیانمان بەکاری بێنن ئەم توێژینەوەیە باسی لەوە کردو و ئاماژەی بەوەیەوە کە ئەکرێت سوۆشیال میدیا بتوانرێت یارمەتی دەرێ بێ بۆ باشترکردنی لایەنی دەرونیت و ڕێخستنی هەست و سۆز و کاتەکانی ژیانیشت بەدڵنیایەوە بەڵام گرنگیەکە ئەوەیە کە چۆن بزانین سوۆشیال میدیا بە ڕێکخراوی بەکاربێنین زۆر جار لە توێژینەوەکە ئاماژەی بەوەیەوە کە بۆ نمونە ئەچیتە سەر سوۆشیال میدیا زیاتر وەک چۆن لە ئەزمانی ئینگلیزیە بە فۆڵۆ ناوەبرێ واتە تۆ بە دوای شتێکە ئەڕۆی واتە تۆ پشتگیری شتێک ئەەکەی زۆر جار فۆڵۆوی کەسێ بکە یا بە دوای یەکێک بکە
کەوە کە ئینێرجی وزەی ئەرێنی بڵاوەکاتەوە لە جیهانان نەک ئەو کەسانی کە زیاتر وزەی نەگەتیڤی و وزەی خراپ بڵاوەکەنەوە و کاریگەری و هەواڵی خراپ بڵاوەکەنەوە بۆ زۆزە پێویستە لە کەسەکانە کە بە دوای کەسانێکا بڕۆن کە بە بەردەوام وزە و ئینێرجی ئەرێنیت باتێ بۆ ئەوەی ڕۆژەکە و پڕ چالاکی بێ بەدڵ ڕاستە بێگومان ئەجا جیالەوە بە دوای کەسانەیان نەڕۆن کە ژیانی تایبەتی خۆیان ئەهێنە سۆشیال میدیاوە لەبەرەوەی ئەوە هەم شتێکی زۆر زەرور نییە بۆ تۆ هەم کاتکوشتنێکە بەڵام بێگومان کە سوودەکانی ئەوەیە ئێستا دەست بە هەر شتێکەگا بتەوێت بە نمونە بتەوێت فێری ئامێرێک بیت کۆمەڵێک مامۆستا هەیە توانن شێوازی فێربوونەکەی بڵاو بکەنەوە یاخود ئێستا زۆربەی دەرسەکان لە مەکتەب ئەتوانن بە شێوەی ئۆنلاین ببینن ئەمە هەمووی سوودەکانێتی چونکە لە کۆتاییە ئەم داهێنانانە هەمووی بۆ ئەوە کراوە کە سوود بە مرۆڤ بگەێنێت بۆ شێوازی ژیانی ئاسانتر بکات ئەگەر بە ڕێگەیەکی دروست بەکار بهێنرێت بەدڵنیەوە جا ئەکرێ سۆشیال میدیاژ لیندا هەروە بێ کە بتوانین سوودی لێ بەکاربێنین و بۆ باشترکردنی دەروونمان هەژماری بکەین. جا عزیزانم ئەتان بم بۆ لای یەکێکی تر لە هەواڵەکانمان کە بابەتی سەرەکی ئەم ڕۆمانە کە باز لە سکیزۆفرینیا ئەکەین یاخود شیزۆفرینیا. شیزۆفرینیا لە تازەترین توێژینەوەیە باز لەواکە کە جۆرێکی تر لە هۆکارەکانی دۆزیوەتەوە کە یەکێک لە هۆکارەکانی بریتە لە گۆڕینی جینێک. جا با بێ کۆبزین ئەم جینە کامەیە و زانایی زیاتر وەرگین لەم هەواڵەوە فەرموون. دۆژەرانی پەیمانگای ماساچوسێتس لە زانکۆی کامبریجی سەر بە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ڕای دەگەێنێت بازدانی جۆرەجینێک ڕەنگە هۆکارێکی دروستبوونی نیشانەکانی فێربوون و یادگە و سەرنجدان بێت لەو کەتانەی بەدەست نەخۆشەکانی شیزۆفرینیاوە دەناڵێنن. لەم توێژینەوەیدا زانایان سەرنجیان خستووەتە سەرجینێک بە ناوی گرین تو ئەی ئەوان دەڵێن کە لە ئەنجامی کۆمەڵێک توێژینەوە و بەدواداچوونی وردا بۆمان دەرکەوتووە کە ڕەنگە ئەم جۆرە جینە بەشدار بێت لە پرۆسەی فێربوون و توانای بڕیاردان و لێکدانەوەی زانیاریەکان لە مێشکدا. لە پێناو دڵنیابوونەوە لەم گریمانەیەدا پسپۆران کۆمەڵێک مشکی تاقیگەیان بەکارهێنا کە هەندێکیان مشکی ئاسایی و هەندێکیشیان بازدانی جینی گرین تو ئەیان هەبووە. تیمی تاقیکردنەوەکە دوو قاپ خواردنیان لە بەردەم مشکەکاندا دانا سەرنجیاندا مشکە تەندروستەکان توانای بڕیاردانیان باشترە لە هەڵبژاردننی ئەو قاپە خواردنی زۆر و باشتریان تێدایە بە بەراورد بەو مشکانەی بازدانی جینی گرین تو ئەیان هەیە. سەرباری ئەوەش پشکنینی مشکی مشکەکان و تۆمارکردنی چالاکیە کارەبایەکانی مێشکیان کردووە و دەری خستووە. ئەوە بووە کە بازدانی ئەو جینە چالاکیەکانی بەشی مێشکی مشکەکانی وەستاندووە کە بە ناوی مێدیدۆرساڵ تەلەمەسەوەیە کە ڕۆڵی کاریگەری هەیە لەسەر دروستکردنی توانای بڕیاردان و هەڵبژاردننی ڕێگە ڕاستەکاندا. ئەم دەرەنجامانە ئاشکرای دەکەن کە بازدانی جینی گرین تو ئەی هۆکارە بۆ دەرکەوتنی نیشانەکانی لە دەستدانی یادگە و سەرنجدان و گرفتی بڕیاردان و چەندین نیشانەی تر لەو چارەخوازانەی بەدەست نەخۆشی شیزۆفرینیاوە دەناڵێنن. بۆ چارەسەری ئەم گرفتانە پسپۆران لە توێژینەوەی بەردەوامدان لە پێناو دەستەبەرکردنی باشترین چارەسەر بۆ حاڵەتەکە. کەوایە ئازیزانم زانایان بەردەوام لا لێکۆڵینەوەیان بۆ ئەوەی کە بزانن باشترین چارەسەر بۆ شیزۆفرینیا چییە ئەویش لە ڕێگەی ئەم گرین تو ئەوە کە تاقیکردنەوەی لەسەر مشکەکان کردووە بێگومان وردە تاقیکردنەوەی ترەکەن تاوەکو بتوانن خودی دەرمانەکە بخرێتە بازارەوە بەڵام بێگومانەوە چەنەها ساڵی ئەوێت بەڵام ئەوەی کە دەستپێکێکی هەیە مای دڵخۆشیە. ڕاستە بە دڵنیاوە لیندا زۆر جار ئەو نەخۆشانەی کە توژی سکیزۆفرینیا خۆ شیزۆفرینیان بوون زۆر جار گلەیی نیشانەکانەکەن واتە ئەو نیشانانی کە تیانە دەرەکەوێت و تیانە هەڵەیە زۆربەی جار کێشەی سەرەکیان دەرکەوتنی نیشانەکانە و لەم توێژینەوەی ئاماژەی بەوەیەوە کە دەرکەوتنی ئەم نیشانانە لە چیەوە سەر هەڵەیە لە بازدانی ئەم جینەوە سەر هەڵەیە کە بە گرین تو ئەوە دەستنیشان کراوە. جا لەم توێژینەوەیە هاتوون لەسەر مشکەکان تاقیکردنەوەیان کردووە کە بۆیان دەرکەوتووە ئەو مشکانەی کە ئەم جینانیان هەیە و بازدانیان تیانە ڕوویاوە زۆرترین نیشانەکانیان تیا دەرکەوتەوە بۆیان دەستکەوتووە کە ئەو کەسانی کە توژون بە نەخۆشی سکیزۆفرینیا و شیزۆفرینیاش لە هەمان حاڵاتان بۆ ئەوی کە تووشی ئەو نیشانانە بن.
ڕاستە بێگومان دەست خۆش بە ڕاستان ئەجا ڕاستان هەواڵێکی ترمان ئامادەیە کە هەواڵێکی دڵخۆشکەرە سەبارەت بە چارەسەری نیشانەکانی شیزۆفرینیا. بێگومان شیزۆفرینیا کۆمەڵێک نیشانەی هەیە لەوانە کەم سەرنجی لە بیرچوونەوە و چەندین ئاشتی تر یاخود وڕێنەکردن یاخود گریمانەکردنی کۆمەڵێک شت کە لە ڕاستیە بوونیان نییە. ئەجا چارەسەرێک بۆ نیشانەکانی دۆزراوەتەوە بابێکەوە لەم هەواڵەوە باسی بکەین فەرموون. پسپۆرانی زانکۆی نۆرت وێسترن لە ئەمریکا دەرمانێکی نوێ دەدۆزنەوە بۆ کەمکردنەوەی نیشانەکانی تێکچوونی توانای بیرکردنەوە و فێربوون و سەرنجدان و لە بیرچوونەوە لەو چارەخوازانەی بەدەست نەخۆشی شیزۆفرینیاوە دەناڵێنن. لە چاچەوەی ئەم توێژینەوەیەدا زانایان هەستاون بە وەرگرتنی نمونەی شلەی دەوری مێشک لە نزیکەی 100 بەشدار بوو. هەندێک بەشداربووان ئاسایی بوون و هەندێکیان بەدەست نەخۆشی شیزۆفرینیاوە دایان ناڵان. لەم هەنگاوەدا پزیشکان جۆرە پرۆتینێکیان دەستنیشان کردووە بە ناوی کاکنا 2D ئەوان دەڵێن ڕێژەی ئەم پرۆتینە لەو کەسانەی بەدەست نەخۆشی شیزۆفرینیاوە دەناڵێنن کەمترە بە بەراورد بە کەسی ئاسایی. بۆ تاقیکردنەوەی گریمانەیی ئەوەی کە ئەم پرۆتینە هۆکارێک بێت بۆ دروستبوونی نیشانەکانی نەخۆشی شیزۆفرینیا، پسپۆران هەستان بە دروستکردنی پرۆتینێک بە شێوازی دەستکرد و کاتێک نمونەی مشکی تاقیگەیان توشبوو بە شیزۆفرینیا بەم دەرزیە پێکوترا، سەرنجیاندا چالاکێنە ئاسایەکانی مێشکی مشکەکە بەرەو باشبوونە و دەڕۆشت و دەرمانەکە کەمتر زیانی لاوەکی لەسەر مشکەکە دروست دەکرد و ئەم ئەنجامانش مژدەیەکی دڵخۆشکەرە و دەکرێت بناغەیەک بێت بۆ کەمکردنەوەی نیشانەکانی شیزۆفرینیا. توێژەران ئاماژە بەوە دەکەن ئەو چارەسەرانەی ئێستا بەردەستن زیاتر چارەسەری خەیاڵ و ڕێنەی بینین و بیستن دەکەن، بەڵام کاریگەریەکی ئەوتۆ دروست ناکەن لەسەر تێکچوونی بیرکردنەوە و یادگە و فێربوون کە خۆی لە خۆیدا ئەم نیشانانە ئاستەنگی بۆ چارەخواز دروست دەکات لە کاتی کارکردن و ژیانی ئاسایی ڕۆژانە و بەشدیاریکردن لە چالاکی کۆمەڵایەتەکان. لە ڕێگەی ئەم دەرمانە نوێیەوە دەتوانرێت لە داهاتوودا چارەسەری ئەم نیشانانەش بکرێت. تیمە پزیشکەکانی زانکۆی نۆرت وێسترن لە ئێستادا سەرقاڵی بەرەو پێشبردنی دەرمانەکان تاوەکو لە داهاتوودا بتوانرێت دەست بەسەر بکرێت لە سەرانسەری جیهاندا. ئەجا ئازیزانم دۆزینەوەی ئەم چارەسەرە تازەیە بێگومان مای دڵخۆشیە کە لە ڕێگەی کەمکردنەوەی نیشانەکانی شیزۆفرینیا ئەتوانێت ببێت بەیەکێک لە چارەسەرەکان لە داهاتوودا. ئەجا بە باسی ئامارەکان بکەین بزانین ئامارەکان سەبارەت بە شیزۆفرینیا چیمان پێڵێت، ئایا دڵمان خۆشەکە خو دڵمان تەنگەکە. نزیکەی 24 ملیۆن کەس لە جیهانە بەدەست نەخۆشی شیزۆفرینیاوە دەناڵێنن کە ئەمەش ڕێژەیەکی بەرزە بێگومان. ئەجا جیا لەوە ساڵانە نزیکەی 1.2 ملیۆن کەیسی نوێ تۆمار دەکرێت، ئەمەش ڕێژەیەکی بەرزە کە ساڵانە 1.2 کەس توش شیزۆفرینیا ببن جیالەوەی کە خۆی 24 ملیۆن کەس لە جیهانە توش حاڵەتەکە بوون. بەدڵنیەوە جالیندا ڕێژەیەکی زۆرە هەژمارەکردنەکەی ڕێژەیەکی زۆرە 24 ملیۆن و هەر ساڵێکیش 1.2 ملیۆنی زیاتر هەژمار بکرێت و ئەمە دەستنیشان بکرێت کاتە بەدڵنیایە ڕێژێکی زۆرە و زیاترین کێشەی نەخۆشەکان نیشانەکانێتی ئەو نیشانانەی کە لە کەسەکانە دەرەکەوێت. جا ئێستا باسێک لە نیشانەکانی بکەین بزانین ئەو کەسانی کە توشبوون بە نەخۆشی شیزۆفرینیا چه نیشانەیەکیان هەیە و چی ئەبینن لە ژیانیانە. لە سەرەکیترین نیشانەکان یەگەر هاوکارانم یارمەتی دەرمانن بۆ مام بخەنە سەر واڵەکە باس لەواکەین کە تووشی چەند حاڵەتێکە بێ کە هەنێ حاڵەتی زۆر سەرەکیان هەیە کە بە چەند هەنگاوێک هەژمارەکرێ سێ جۆری نیشانەی هەیە. یەکەمیان باز لە وڕێنەکردن و جۆرەکانی خەیاڵی ناڕاستەگەن کە بە دەستەواشە ئینگلیزیەکەی باز لە هاڵوسینەیشن و دیلوژنەکرێ. هاڵوسینەیشن واتە وڕێنەکردن و دیلوژنی واتە دەستەواژە و خەیاڵی ناڕاست. جا با من بێم ئەم دوانەتان بۆ جیا بکەمەوە و چۆن ئەم دوانە جیا بکەینەوە. هاڵوسینەیشن واتە وڕێنەکردن باز لەواکە کە ئەو کەسانەی کە توش بە نەخۆشی شیزۆفرینیان زۆر جار سەوتێک و دەنگێکی نائاسایی ئەبیستن بە بەردەوام وا هەستەکەن کە کەسێک لە مێشکیانایە و قسەی بۆەکەن
و چەند هەستەوەرێکی جیاوازتر بۆ نمونە لەوانەیە کەسێک ببینن کە لە بەرامبەریان ناوەستاوە یاخود شتێکی جیاواز ببینن کە ئێمە ئاسایی نایبینین و یەکێک لە نیشانەکانی تر کە وەکو هەڵوسنیشن و وەکو ڕێنەکردن هەژمارەکرێ ئەوەی کە کەسەکەەوە هەستەکە کە شتێک بەر پێستی ئەەکەوێت شتێک بەردەست و بەرگیانیەکەوێت بەڵام واژ نییە و یەکێکی تر لەوانەش بۆنکردنە هەست بە بۆنێک ئەکا کە کەسانی تر هەستی پێ ناکە هەر یەکە لەمانە بە وڕێنەکردن و بە هەڵوسینیشن هەژمارەکرێ جایەکێکی تر لە نیشانەکانی خەیاڵی ناڕاستە یاخود دیڵۆژنی پێوترێ ئەمە چییە؟ ئەمە زۆر جار ئەوەیە کە کەسەکە خەیاڵێکی بۆ دروست ئەبێ کە بەلای خۆیەوە ڕاستترینە واتە هەرچۆنێک تۆ بەڵگی بۆ بینیتەوە کە بڵێ ئەم خەیاڵەت ناڕاستە و دروست نییە ئەو بەڵگی باشتر و دروسترە بۆ هێنێتەوە کە ئەڵێ بەڵکو دروستە وەکو چی بۆ نمونە زۆر جار ئەم کەسانە لینداوا هەستەکەن کە کەسێک بە بەردەوامی چاودێریانەکە وا هەستەکەن کە کەسێک بە بەردەوامی بە دوای ئەوانەوە کەوتووە بۆ ئەوی کە شتێکیان دەستکەوێت لە ئەوانەوە ئەمە بەدڵنیایەوە خەیاڵی ناڕاستە کەواز لە کەسەکەکە کە بەردەوامی هەست بە دڵە ڕاوچێ بکات لە ژیانیا کە بە بەردەوامی بە دوای شتێکەوە ڕابکات لە ژیانیا جایەکێکی تر لە نیشانەکانی تریان بیرکردنەوەی نادروستە لەو کەسانەیە چونکە بەڕاستی هەر یەکە لەم وڕێنەکردن و خەیاڵی ناڕاستە بەرەو بیرکردنەوەیەکی نادروستی ئەبا بەرەو ئەوەی ئەبات کە گۆشەگیری و دوورکردنەوەی هەبێ بەدڵنیایە وا لە کەسەکەکە کە بە بەردەوامی ئەگەر شتێک ببینێ لە دەرەوە یا کۆمەڵە سەوت و کۆمەڵە دەنگی جیاواز ببیستێ وا لە کەسەکەکە کە گۆشەگیر بێت و دوورکەوێتەوە لە کۆمەڵگا و چالاکیە کۆمەڵایەتەکانی نەمێنێت تەنانەت نەتوانێت ئیشوکاری خۆی ئاسایی بەڕێ بکات ئەماڵەوە دانیشێ بۆی تووشی هیچ کام لەم نیشانانە نەبێت بەدڵنیایە ئەمە زۆر لە حاڵەتە قورسەکانەیە کە زۆر ناخۆشە بۆ ئەو کەسانی کە تووشی ئەبن جا هەر یەکە لەوانەش گرفتەکانی یادگە و سەرنجدان ئەمەش زۆر جار کێشەیە بۆ ژیانی ڕۆژانە و کارکردنی کەسەکان کە گرفتی یادگە و بیرکردنەوەیان بۆیە تو لە هەمان کات چاک گرفتی سەرنجدان بۆ نمونە زۆر جار ئەیانەوێت کار و چالاکیێکی تایبەت پەیڕەو بکەن بەڵام سەرنجیان ناچێتە سەر بابەتەکە بۆچی چونکە بە بەردەوامی هەنێ دەنگی نادروست هەنێ بینین و هەنێشتی نادروست دەبینن کە وا لە کەسەکەکە کە بە بەردەوامی سەرنجی بڕوە وا لەواکە کە لەسەر بابەتێک قساکە ڕاستەوخۆبی بە بۆ بابەتێکی تر بە بەردەوامی سەرنجی لەسەر یەک بابەت ناوەسێت و باز لەوە بکات بۆ ئێمە زۆر لە نیشانە قورسەکانی ئەو کەسانەیە کە توش بە نەخۆشی شیزۆفرینیا بن ڕاستە دەست خۆش ڕاستان زۆر بە باشی ڕوونت کردەوە جیالەوە ئەو کەسانە کێشەی لێک چواندنیشان هەیە لەوانەیە لە خەیاڵی خۆیانە کەسێکیان دەست نیشان کردووە کە تەنها لە خەیاڵ خۆیان بوونی هەیە ئەگەر لە ڕاستیە کەسێک ببینن لەو کەسە بچێت لەوەی لە خەیاڵی خۆیانە ئیتر زۆر بە خراپی هەڵسکەوتەکانیانی لەوانەیە جۆرێک لە چۆن بڵێ حاڵەتێک تووشیانە بێت زۆر شڵەژاو بن یاخۆ تووڕەبوونێکی زۆر دایان بگرێت هەموو کێشەکە ئەوەیە کە کۆمەڵی خەیاڵی نادروست لە مێشکیانە هەیە ئەجا بابەتی زۆر زیاتر هەیە باسی بکەین پرسیاری زۆرمان هەیە سەبارەت بە نەخۆشیەکە بەڵام دوای ئەم وچانە لەگەڵمانە بن. دووبارە سڵاو ئازیزانم ئەنج بۆەوەی زیاتر باسی بابەتەکەمان بکەی کە سەبارەت بە شیزۆفرینیایە میوانداری زۆر بەڕێز دکتۆر سامان شێخ ئەنوەر پرۆفیسۆری یاریدەدەری نەخۆشیە دەرونیەکانمان کردووە دکتۆر بەخێر بیت دکتۆرەمە بۆ دەست پێ بکەم یەکسەر شیزۆفرینیا چییە؟ بەڵێ ئێمە لە نەخۆشی دەرونیەکان زیاد لە 300 جۆر نەخۆشی دەرونیمان هەیە یعنی بە شێوەیەکی گشتی کە دابەش کراون بەسەر 237 جۆری دیاری کراوە لە ناو هەموو نەخۆشیە دەرونیەکانە ئەتوانین بڵێن شیزۆفرینیا قورسترین و درێژخایەنترین و کەمترین چارەسەری هەیە یەکێک لە نەخۆشیە دەرونی هەرە قورسەکان کە نەخۆشەکە بەوەجا ئەکرێتەوە بە دابڕانێکی تەواوەتی لە واقعی خۆی لە واقعی کە تایە ئەژی ئەمیش لە دەرەنجامی کۆمەڵێک فاکتەری زۆری هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی شیزۆفرینیا ئەتوانم بڵێم قورسترینە و ئەتوانم بڵێم ناوی بنین بە شێرپەنجەی دەرونی. هۆکاری چییە کە بەم شێوەیە قورسە نیشانەکانەکە و قورسی کردووە؟ نیشانەکانی فرە یعنی هەموو جۆرە نیشانەیەکی هەیە هەر لە نیشانی دڵە ڕاوکی هەیە نیشانەکانی خەمۆکی هەیە نیشانەکانی مانیای تایە ئەمانە کۆمەڵێک نیشانن کە لە زۆربەی زۆری نەخۆشیە دەرونیەکان هەن بەڵام هەندێک نیشانی جاکرەوەی خۆی هەیە شیزۆفرینیا کە تایبەتە بەخۆی یەکێک لەوانە بریتێ لە وەهم یعنی وەهم ئەوەیە کە نەخۆشەکە کۆمەڵێک بیرروبۆچوونی هەیە نەک ئەوەی کە شکی هەبێ یاخود ئەوەی کە ئەگەری هەبێت لەوەی کە ڕووی یابێ یاخود کە ڕوو هەدا بەڵکو یەقینی تەواوی هەیە بۆ نمونە ئەگەر ئێمە یەکێک لە وەهمەکان باسی بکەین وەهمی دڵپیسیە هەندێک لەم نەخۆشانە وەهمی دڵپیسیان هەیە بەرامبەر بە خێزانەکانیان ئایا بە
خێزانەکەی بە یاخود بە کچەکەی بە یاخود بە خوشک و دایکی بێ ئەمە لە حاڵەتێکە نییە کە ئەگەری هەبێت یاخود بڵێ لەوانەیە ئەم ژنم خیانەتم لێ بکە بەڵکو یەقینی تەواوی هەیە ئەڵێ من ژنەکەم خیانەتم لێ ئەکات ئەمە ئەچێتە قاڵبی وەهمەوە ئەگەر ناخۆ لەوانەیە هەندێک لە پیاوەکان هەندێک جار تووشی جۆرێک لە جۆرەکانی دڵپیسی ببێن لە ئەنجامی شتێکەوە یان لە ئەنجامی مەسجێکەوە یان نابینێکە لە بینی هاوسەرەکانە بەڵام ئەوەی ئەمان جیاوازەکەی لەوایە کە ئەم شگ نییە بۆ چوون نییە ئەم یەقینە ئەڵێ نەخێر فلانە شت ڕوویاوە ئەڵێ مەسەن فلانە کەس کامێری بۆ من داناوە لە ماڵەوە بەردەوام چاودێری من ئەکات ئەنێکێک لە نیشانە هەرە قورسەکانی کە مادەم ئەم نیشانە قورسەی هەیە نەخۆشەکە هەڵەشێت لەسەر بنەمای ئەم نیشانەی هەڵسوکەوت دەکات ئیتر ئایا بتون دوتیژی بێ بەرامبەر بە ئەندامانی خێزانەکە یاخود بەرامبەر بەو کەسانی کە لە چواردەوری ناخود بە هەندێک جار بە توندوتیژی ئەگاتە حەدی ئەوەی کە بەداخەوە لەوانەیە حاڵەتی کوشتنی لێ بکەوێتەوە ئەمە نیشانەی یەکەمیانە کە زۆر تایبەتە بە خۆی و لە شیزۆفرینیایە مەسەن ئێمە پێویستمان بەم نیشانەیە هەیە بۆ دەستنیشانکردن نیشانەی دووهەمیان بریتێ لە هەلوەسە هەلوەسە لە هەر پێنج هەستەوەرەکەی ئەگەری ڕوودانی هەیە نەخۆشەکە گوێی لە دەنگێکی زیایە ئەبێکە بەس خۆی گوێی لێتی ئەو دەنگە مێشی دروستی ئەکات و ناتوانین بڕیار بین چ جۆرە دەنگێکە ئایا دەنگەکە هەندێک جار یاخود با بڵێن زۆربەی جار دەنگەکە دەنگێکی ئەوەیە کە نەخۆشەکە هەراسان نەکات ئایا بە ڕخنە لێگرتن بێ ئایا بە جنێ و پێدانی بێ ئاخود بە ئەوە بێ کە لەسەر هەموو هەڵسوکەوتەکانی کۆمێند ئايات تۆ ڕەحسابی کەگەر یەکێک بەردەوام تۆ دەگوێتە ئەم دەنگت هەبێ یعنی کاتونەوەی بۆ نیە بەردەوام ئەم دەنگە هەیە هەندێک جار دەنگەکە وای لێ ئەبێ بە چەند دەنگێک چەند دەنگی مرۆڤێکن بە یەکەوە کە باز لە نەخۆشەکە ئەەکەن و نەخۆشەکە خۆی بە تەنیا گوێی لێیە ئەمە ئەگاتە ئەو حەدەی کە هەندێک جار نەخۆشبیر لە خۆکوشت نکاتەوە ئەوە نە هەراسانە بێ بەو دەنگە کە بەرەو ئەوە ئەڕواکەبیر لە خۆکوشتن کاتەوە یاخود هەندێک جار بێجگەت لە هەلوەسەی دەنگ هەلوەسەی بینینی هەیە نەخۆشەکە شت دێتە بەرچاوی یعنی ئەو شتی کە بەس تەنها خۆی ئەیبینێت دێت و ئەڕوات ئەمانە هەمووی کۆمەڵێک نیشانی بێزارکردن کە وا ئەکات هەندێک جار نەخۆشەکە هەڵسوکەوتەکەی لە شێوازێکی ئاسایی زۆر زۆر بە دوور بێت زۆر تیژ بێ زۆر دکتۆر لە ئەمارەکانە باسمان لەوە کرد کە ساڵانە 1.2 ملیۆن کەس هاژمارەکرێت تو دەستنیشانەکرێت بەم نەخۆشیە و خۆشت ئاماژە و پێەیە کە ئەمە شێرپەنجەی دەرونیە باشە دکتۆر ئەم ڕێژەی زۆری توشبوونە بۆچی هۆکارەکانی توشبوون بەم نەخۆشیە چییە تا ئێستا هۆکارێکی دیاریکراو هەیە سەرێکی بێ بۆی کە دەستنیشان کرابێ بۆ توشبوون بەم نەخۆشیە وەکو هەموو نەخۆشیە دەرونەکانی تر بەداخەوە یعنی شیزۆفرینیا مڵتی فاکتۆریەڵە ینی کۆمەڵێک هۆکارە بەیەکەوە کە کارێکەکەن و لە ئەنجامە ئەبێتە هۆی دەرکەوتنی نەخۆشیەکە بەڵام وەکو تاکە هۆکار هیچ هۆکارێک نییە تا ئێستا دەستنیشان کرابێت وەکو تاکە هۆکار بڵین ئەمە هۆکاری توشبوونە بە شیزۆفرینیا ئەوەی کە زیاتر لە ڕووی زانستیەوە سەلما بێ بریتێ لە هۆکاری بۆ ماوەیی یعنی ئێمە کەسێکین لە هەندێک بنەماڵەیە بوونی شیزۆفرینیا زۆر بڵاوترە لە هەندێک بنەماڵی تر ئیتر ئایا هۆکاری دەرکەوتنەکەی جیاوازە مەسەڵەن هەندێک جار ئەبینین لە یەکێک لە بنەماڵەکانە ئەڵێ ئەمە لە دوای ئەوەی لە پۆلی 12 دەرەجەی نەهێنا تووشی ئەم نەخۆشیە بوو پۆلی 12ەکە هۆکار نییە بۆ توشبوون بە نەخۆشیەکە یاخود مردنی باوکی یان دایکی یان مەسەڵەن کە جیابوونەوەی هاوسەری ئەمانە هۆکار نین بۆ توشبوون ئەمانە هۆکارن بۆ دەرکەوتنی نەخۆشیەکە ئەم دوانە زۆر زۆری فەرقە بەنسبەت ئێمەوە ئەگەناوەکو هۆکارێکی دیاریکراو هۆکارێکی دیاریکراوە نیە بەڵام لە ڕووی پاسۆلۆژیەوە ئەگەر ئێمە بینەوە سەر میکانیزمی نەخۆشیەکە بۆ ڕوئەت کۆمەڵێک مادەی کیمیایی هەندە مێشکا کە مادەگەێنەرە کیمیایەکانیان پێ ئەوترێ و بە تایبەتی مادەی دۆپامینە لە شیزۆفرینیایە کە ئاستەکەی تێگەچێت یعنی لە هەندێک شوێنی ناو مێشکا بەرزەبێتەوە و لە هەندێک شوێنی ناومێشی شادا ئەبەزێت ئەمە دوو جۆر نیشانی زۆر جیاواز دروستەکە نیشانە پۆزتیڤەکان دروستەکات لەگەڵ نیشانە نێگەتیڤەکان نیشانە پۆزتیڤەکان ئەو بوو کە باسمان کردووە هەموو هەلوەسە و تونند و تیژی و ناڕێکی لە هەڵسو کەوت و لە ڕەفتارەکانە و نیشانە نێگەتیڤەکانی بریتێ لە زیاتر بەلای نیشانەکانی خەمۆکیە ئەڕوا وەکەوەی نەخۆشەکە دائبڕێ لە کۆمەلگا گۆشەگیرە بێت وەکوی نەخۆشەکە مەسەلەن لە ڕووی مەزاجەوە هیچ گۆڕانکاریەک نبینی تایە ینی کە ئیبینی نەخۆشەکە بکو ڕۆبۆتێک وایە هیچ تعابیرێکی دەموچاوی نامێنێت نیشانەکانی خەمۆکی زۆر تایە مەسەلەن تێکەڵی خەڵک ناوێت چوونە دەرەوە ئەو هەڵسوکەوتانی کە چێژ بەخش بۆ لە ڕابردووە ئەوانە هیچی ناکات بۆیە ئەمە بەهۆی فاکتەری ئەو مادەیەوەی ئەو گەێنەرە کیمیاییەوە بە بەڵین بە شێوازێکی سەرەکی بەڵام کۆمەڵێکی زۆر گەێنەری کیمیایی تر هەیە کە بەشدارن لە توشبوونی نەخۆشیەکەیە بۆیە چارەسەری شیزۆفرینیا زۆر زۆر چارەسەرێکی ئاڵۆزە لەبەری یەک مادەی کیمیایی نیە بەتەنیا
کۆمەڵێک مادەیە. بەڵێ دەستخۆش دکتۆر پێش ئەوەی پرسیاری ئەوە بکەم کە چارەسەریەکانی چین ئێوە چ ڕێگایەک ئەگەر نەبەر بۆ نەخۆشەکان پرسیاری ئەوەم هەیە خێزانەکان چۆن بزانن کە کەسەکەی دەوروبەریان یاخود کەسێکی نزیکیان کە لە یەک ماڵاژین شیزۆفرینیای هەیە یاخود سەرەتایەتی بۆ توشبوون بە شیزۆفرینیا چ نیشانەیەکی سەرەتا هەیە کە پێویستەکە کەسەکە ڕاستە و خۆ ئەو کەسە نزیکەی بێنە بۆ لای دکتۆر. بەڵێ شیزۆفرینیا جیاوازە زۆرێک لە نەخۆشە دەروونەکانی تر بە سێ قۆناغاتی ئەپەڕێ. بەڵێ قۆناغی یەکەمیان پێوترێت پرۆدرۆمە و فەیزیانی ئەو قۆناغی کە نیشانەکان دیاریکراونی. مەسەلەن کۆمەڵی گۆڕانکاری لە هەڵسوکەوتی نەخۆشەکەیان ڕوئەیە. بۆ نمونە گۆڕانکاری لە بیر و بۆچوونیان ڕوئەیە، گۆڕانکاری لە ئاستی کاردانەوەی بۆ ڕووداوەکان ڕوئەیە. ئەم نەخۆشە پێشتر تووڕە نەبووە، بەڵام ئێستا سەیرێکی زۆر بە ئاسانی تووڕە ئەبێ. یاخود بە پێچاوانەوە کەسێکی تووڕە و توندوتیژ بووە، بەڵام سەیرێکی زۆر ئارام بووەتەوە. ئەمانە کۆمەڵێک نیشانن کە دیاریکراونین. ئەم قۆناغە لەوانەیە بخایەنێ. هەندێک لە نیشانەکانی خەمۆکی تیا دەرەکەوێت، هەندێک لە نیشانەکانی وەسواسی و دڵەڕاوکی تیا دەرەکەوێت. ئەم قۆناغە لە مەسەڵ مانگێکەوە هەتا لەوانێت چەند ساڵێک نەخۆشەکە لەم قۆناغەیە بمێنێتەوە کە دیاریکراوە نین نیشانەکان. قۆناغی پرۆدرۆمەڵە کە ئەمە هەتا دوور و درێژتر بێت ئەگەری چاکبوونەوەی نەخۆشیەکە خراپترەکە. قۆناغی دووهەمیان قۆناغی نەخۆشیە چالاکەکە خۆیەتی کە نیشانە سەرەکیەکانی تیا دەرەکەوێت، وەکو وەهمەکان و وەکو هەلوەسەکان و وەکو ئەوەی تێکچوونی هەڵس و کەوت و ڕەفتارەکان و تێکچوونی ئاخاوتن و ئەمانە. ئەم قۆناغیان قۆناغە چالاکەکەی لەمەیە زۆری خێزانەکان هەست بە نەخۆشیەکە ئەکەن. خۆ ئەگەر بکرێت و لە قۆناغی یەکەمە قۆناغی ئەوەی کە دیاریکراوەنی هەست بە نەخۆشیەکە بکرێت و چارەسەر بکرێت، ئەگەری چاکبوونەوەیان بە یەکجاری زیاترە وەک لەوەی تۆ وازی لێبێنی هەتا ئەگاتە قۆناغە چالاکەکەی خۆی ئینجا بیهێنی بۆ چارەسەر. و قۆناغی سێهەمی نەخۆشیەکە، قۆناغی سێهەمی نیشانەکانی پێوترێ قۆناغی ڕزیدوڵ، یعنی ئەو نیشانانەی کە ئەمێنێتەوە هەتایە. یعنی بەداخەوە هەندێک لە نەخۆشەکانی شیزۆفرینیا هەرچەند چارەسەریشیان بکەین، بەڵام کۆمەڵێک نیشانی تایە هەتا مردن لەگەڵیا ئەبێ. ئەم کەسە هەندێک هەڵسوکەوتی غەریبی هەیە، هەندێک جار گۆشەگیرە بە شێوەیەکی گشتی ناتوانێت تێکەڵی خەڵک بێت. لە کار و چالاکیەکانیان زۆربەی کات پێویستی بەوەیە کە چاودێرێکی هەبێت. مەسەڵەن ئەگەر ژن بێت توانای ئەوەی نییە بە تەنیا ماڵ بڕێوە بەرێت، دەگەر پیاو بێ بە هەمان شێوە توانای کاری نییە. ئەمە قۆناغی ڕزیدوڵە. بۆیە ئەگەر مەسیرکەین بە سێ قۆناغاتی ئەپەڕێت، خێزان لەمەیە بەڕاستی یعنی بەرپرسیارەتێکی زۆر سەرەکی هەیە. بەداخەوە زۆرێک لە خێزانەکان دوای ئەخەن، یعنی ئەڵێ هیچ نییە خۆی وا لە خۆیەکە یا خۆدەوە ببوونەوەی کە دەرەجەی نەهێناوە یان ینی شتێک دۆزێتەوە کە بۆ ئەوەی قەناعەتی تەواوی نەبێ ئەمە نەخۆشی دەرونیە. خۆ ئەگەر بێت و لە قۆناغانەیە بیهێنن زۆر باشترەوە. ئەگەری چاکبوونەوەی زیاترە، بەڵام لە هەموو حاڵەتێکە بوونی وەهم ئەو خەیاڵە نادروستانی کە باسمان کرد و لەگەڵ بوونی هەلوەسەیە هەرێکێک لەم دوانە بوونی هەبوو، ئەوە ئەگەرێکی زۆرەوە نەخۆشەکە بەرەو شیزۆفرینیا ئەڕات و پێویستە دەم و دەست یەکسەر چارەسەر بکرێت. زۆر چاکە دکتۆر. زۆر جار کەسانی توشبوو بە شیزۆفرینیا بە توندرە و توندوتیژ و مەترسیدار ناوەبرێن و زۆر جار باس لەوە کراوە کە ئەگەر شتێک بکەن بەدڵی کۆمەلگان نەبێ. بۆ نمونە کەسانی توشبوو ئەڵێن کەسێکە لە گوێمانە پێمانەڵێ ئەم شتە بکە. ئەمە ڕاستە؟ ئایا ئەگەر کردارێ بکەن کەسێک پیانەڵێ ئەم شتە بکە؟ شیزۆفرینیا یعنی تێکچوونە لە شێوازی بیرکردنەوەیە. مادەم تێکچوونە لە شێوازی بیرکردنەوەیە کەواتە تێکچوونە لە هەڵسەنگاندنی ئەو مووقفانەی کە تێئەکەوێت و تێکچوونە لە کاردانەوەکانی کە تێئەکەوێت. ئێمە ئەگەر باسی تاوانکاری بکەین، یعنی ڕێژەی تاوان لەناو نەخۆشانی شیزۆفرینیا زۆر کەمترە وەک لە ڕێژەی تاوان لەناو کەسانی گشتیە. یعنی ئێمەگەر سەیری بەندینخانەکان بکەین چەند کەسیان شیزۆفرینیان هەیە کە تاوانیان کردووە و چەندیان خەڵکیی ئاساین کە تاوانیان کردووە. وانێ بەداخەوە هەندێک جار ئێمە ئەبینین کە شیزۆفرینیا پەیوەستەکرێتەوە بە تاوان و یاخود بە شەڕانگێزی و بەوانەوە. بەعکسەوە ئەو کەسانی کە شیزۆفرینیان هەیە دایم لە ترسێکە ئەژین، ئەوان لە خەڵکە ترسن، نەک خەڵک لەمان بترسێت. و ئەو دەنگەی کە هەیەە دەنگێکی بێزارکەرە، یعنی ڕێژەی خۆکوشتن لە ناو کەیساتی شیزۆفرینیا زیاترە وەک لە ڕێژەی خەڵک کوشتن کەیانە. یعنی بۆیە ئەتوانین بڵین هەندێک جار ڕەفتاری توندوتیژیان لێ ئەوە شێتەوە بۆ لەبەرەوەی هەست بە ترسەکە، بۆ پاراستنی خۆی توندوتیژی ئەکا بەرامبەرەکەی، یعنی بۆی خۆی بپارێزێ بەو وەهمە غەڵەتەی کە هەیەی واز دەکات تۆ بە تەمای مەسەڵەن شتێکی دەبکەی، ئەو ئەڵێ با من پێشتر دەستی خۆم بۆشێنم پێشەوەی ئەو شتەکە بکە. ئەگەنا بە شێوەیەکی گشتی شیزۆفرینیا فاکتەرێک نییە بۆ توندوتیژی، بەڵکو ئەمانە دایم لە ترسێکە ئەژین، دایم لە حاڵەتێکی دەرونی زۆر ناجێگیرە ئەژین، ئەو دەنگە ئیزعاجی کردوون کە خواخوایانە لە خەڵک دوورکەونەوە، خەڵک ئیزعاجیان نەکا. بەڵام ئەگەر تۆ ئەگەر هەر کەسێکی ئاسایش بێ، ئەگەر بە جارێک پێ شەش کەس گاڵتەی پێ بکات، یعنی مافی خۆیەتی بەڕاستی ئەگەر ئەویش کاردانەوەیەکی هەبێت و توندوتیژیەک بنوێنێ. ئەمە ڕێگەی پێ ناین بۆ توندوتیژی، بەڵام
سێرەکەی هەندێک جار فاکتری تونند و تیژەکە کۆمەڵگەیە کە بەرامبەر ئەوانی ئەکات نەک ئەوان کە بەرامبەر کۆمەڵگەی بەڵە دەست خۆش دکتۆر دکتۆر سەبارەت بە وەهم ئەو وەهمەی کە لە مشکیانە تەنها دەنگە یاخود شتیش ئەبینن چونکە من خۆم شتێکم بەسەرا هات لە یەکێک لە کلینیکەکان کە چووم ئەو کەسی کە شیزۆفرینیای هەبوو کاتێک بەس منی بینی ئەنی دەموچاوی من تووڕەبوونێکی زۆر دایگرت لە کاتێکە ئەو شوێنە پڕ بوو لە خەڵک ئایا ئەوان بە دەموچاوێکی دیاریکراوە ئەگرن یاخود دەموچاوێکی دیاریکراوە ئەبینین لە مشکی خۆیانە جگە لەو دەنگە دەنگەکە ئێمە باجایەکینەوە لە وەهمەکان بەڵێ وەهمەکان کۆمەڵێک بیر و بۆ چوونە کۆمەڵێک خەیاڵاتە مەسەن کۆمەڵێک ئەسەم پشنە یعنی کۆمەڵە گریمانەی با بڵین ئێمە ئەگەر خەڵکێکی ئاسایی دایبنێ تقریبا جۆرەکەی 15 جۆر وەهمیان هەیە ئەمانە یەکێک لە وەهمەکانیان وەهمی تونند و تیژی وا هەستەکات تۆ تونند و تیژی بەرامبەر ئەەکەی یاخود وەهمی ئەوەیە کە تۆ مراقبەی ئەەکەی وەهمی ئەوەیە کە تۆ باسی ئەەکەی مەسەجی بۆ ئەنێری هەندێک لە وەهمەکانیان وەهمی خۆشەویستیە ئەنی هەندێک لە نەخۆشانی شیزۆفرینیا وەهمێکیان هەیە جۆرە وەهمێکی تایبەتە وەهمی خۆشەویستی وا هەستەکات کە بەرامبەرەکەی ئەمی خۆشەوێ مثلا عادەتەن بەرامبەرەکەش کەسێکی بەناوبانگە کەسێکی ئەوە نییە کە پەیوەندێکی ڕاستەخۆی لەگەڵ نەخۆشەکەی هەبێ مثلا لەوانە یاریزانێکی زۆر بەناوبانگی جیهانی بێت ئەڵێ ئەوە فڵانە یاریزان منی خۆشەوێت ئەو جوڵەی بۆ یەکرد لە ساحەکەیە ئەو جوڵەیە بۆ منە یاخود ئەو دەسەی بۆ من بەرز کردەوە ئەمە شەریاکێکە لە جۆرە وەهمەکان یعنی مەرجێ هەموو جارێ وەهمەکانیان وەهمی تونند و تیژی بێ بەڵام ئەوەی تر کە باسمان کرد ینی هەلوەسەیە لە هەر پێنج هەستەوەرەکەی ئەگەری هەیە ڕووبات دەنگی زیایە ئەبیسێت یان شتی زیایە ئەبینێ یان تامی زیایەتە دەمی و یا بۆنی ینی بۆنێکە کاکە نییە ئەو بۆ نەبوونی نییە لە ئەو ژینگەیە بەڵام ئەو بۆنی ئەکات ئەمانە مێشک هەمووی خۆی دروستی ئەکا مادەم لە هەر پێنج هەستەوەرەکەیان لەوات لە هەر پێنجانە قابلی ڕوودانە بۆ لەبەرەوەی نەخۆشیەکە ئەو مادەی کە بەرزەبێتەوە تایە دۆپامین ئینسان بەو مادەیە هەستەوەرەکانی کارەکات ئەگەر مادەکە بێت و بەرز بێت بەبێ ئەوەی بوونی هەستەوەرەکە ینی چالاک بێت نەخۆشەکە وا هەستەکە کە وشتە بوونی هەیە مەسەن هەندێک جار وەهمی هینی ئەبێ هەلوەسەی دەستلێدان یعنی وا هەستەکە شتێک بەژێر پێستەکەیە ئەڕوە هەندێک جار وا هەستەکە شتێک لە ناو سیایەتی ئەجوڵێتەوە یعنی ئێمە نەخۆشمان هەبووە بەداخەوەسکی خۆی بە چەقۆ هەڵدرێ و چوتی مارێکی تایە مەدەبین هەستی پێ ئەەکەم یا نەخۆشێکی کەمان هەبووتی بەچکە کەروێشێک لە ناو سکمایان نەخۆشمانێ مەسەن پەنجەی خۆی بڕیوەتەوە لێ پەنجەم درێژە بێ بەشە وا هەستی پێ ئەکات ینی یەکێکە لە نەخۆشیە زۆر ئاڵۆزەکان کە ئەتوانم بڵێم هەتا ئێستا زانستی بەشتاواتی نەیتوانیوە لێکدانەوەیەکی تەواوی بۆ بکە بۆ ئەم نەخۆشیان کە توش ئەبێت ئەم وەهمەی ئەبێ بەڵام ئەم نەخۆشیان وەهمێکی جیاوازی ئەبێ ئەمیان وەهمی خۆشەویستی ئەبێت نەخێر ئەمیان وەهمی تاوانی ئەبێت ئەمیان وەهمی دڵپیسی ئەبێت ئەویان وەهمێکی فەقیری ئەبێ ینی زۆرە وەهمەکان بۆیە زۆر ئاڵۆزە باش دکتۆر زۆرجار لە کۆمەلگایە هەنێشتمان بیستووە کە ئەڵێن ئەم ڕێگانە بگرنەبەر بۆی پارێزراوی لەو وەهمانە زۆرجار بیستمانە کە ئەڵێن سەیفلی ترسناک مەکەن یاخود بە شەوان سەردانی قەبرستانەکان مەکەن بۆی دوور بن لەم وەهبانە ئایا ئەگەر ئەو شتانە بکەی تووشی ئەو وەهمانابی وەهمەکان وەکو گوتمان ینی وەهم بەشێکە لە نەخۆشیەکە ئەگەر هەرچەند ئێمە لەو شتانەش بە دوور بین ئەگەر قابلەتی توشببوومان هەبوو بە نەخۆشیەکە لە خاڵێکە هەر توش دەبین ینی سیرکردنی فیلمی ترسناک وە کار نییە بۆ ئەوەی کە تووشی نەخۆشیەکە ببی وەکوتمان هۆکارێکە بۆ دەرخستنی ینی تۆ بۆچی خۆت بخیتە ژێر ئەو پشارە دەورینێ بەردەوامەوە بۆ ماوەی 2 ساعت 3 ساعت ینی لە ترس و تۆقینێکی زۆرا بژیت ئەو مادەیە لە مێشکتا بەرز و نزمەکات ئەنی ئێمە بیرمان نەچێت هەندێک جار بەهۆی بەکارهێنانی مادە هۆشبەرەکانەوە کۆمەڵێک نیشانە دروست دەبێت کە وەکو شیزۆفرینیا وایە هەندێک جار بەهۆی نەخۆشیەکی جەستەییەوە کۆمەڵێک نیشانە دروست دەبێت کە وەکو شیزۆفرینیا وایە مەسەڵەن ئەو نەخۆشانەی کە غودەی دەرەقیان تیای بەرزە بۆ ماوەیەکی دوور و درێژ هەمان نیشانەکانی شیزۆفرینیان تیا دروست دەبێت وەهمیانە بێت هەلوەسەشیانە بێت ڕەفتاری تونند و تیژیشیانە بێت بەڵام شیزۆفرینیانی یاخود ئەوانی کەوتمان مادە هۆشبەرەکان بەکارهێنن بۆ ماوەیەکی دوور و درێژ هەمان ئەو نیشانیان تیا دروست دەبێت بۆیە توشبوون بە نەخۆشیەکە وەکو فاکتەرێکی مەترسی یەکەم بۆ ماوەیە ئەگەر خێزانەکە بۆ ماوەی هەبوو ئەگەری توشببوونی هەیە بڵێ هەردێ فاکتەری تر هەیە شێوازی پەروەردەکردن ڕاستە ئەگەر تۆ لە خێزانێکا پەروەردەبی دەم خێزانە زۆر باوەڕی بە هەندێک لە مەسائیلی با بڵێن سپیریشۆڵ و ڕۆحانیات هەبێت مەسەلەی بەخت و مەسەلەی بورجەکان و مەسەلەی ینی کۆمەڵێک مەسائیلی زۆرە تۆ دایم لە نەوع وەهمێکا ئەژیت ئەم نەخۆشە لە نەوع وەهمێکا پەروەردەکردووە کە ئەڵێ ئەگەر من ئەم پەرداخە لەویانە بێت لەویا بێت تووشی فڵانەشدا بوو ئەمە کە لەسەری بەردەوامە بێت بەڵێ ئەگەر هەیە کە ببێتە هۆی دەرکەوتنی نەخۆشیەکە لە خاڵێکی زووتراوەک لەوەی کە دوا بکەوێت بۆ هەندێکتر بیرمان نەچێت ینی یەکێک لە فاکتەرە باشەکان ئەوەی ئەم نەخۆشیە هەتا
درەنگتر دەربکەوێت لە نەخۆشەکە ئەگەری چاکبوونەوەی زیاترە. بەڵام زۆربەی زۆری حاڵەتەکان تەمەنی 18-25 ساڵە ئەوەی کە لەو تەمەنایە دەرەکەوێت دانی بەداخەوە لە سایە هەشتایان زیاتر هەتای لەگەڵ یاوێ نەخۆشیەکە مەدەل عمرە. بەڵێ ئایا ئەم نەخۆشی ئەکرێ لە قۆناغێکا بوەستێت واتە هیچ بەرەو پێشچوونێکی نەبێت ئاسایی بێ کەسەکە ژیانی ڕۆژانەی بکە بمنە کەسەکە دڵپیسە وەهمی دڵپیسی هەیە ئاسایی تەنها دڵپیسەکە بێ و نیشانەی تریتیا دەرنەکەوێت لە سایە بیستیان یعنی لە 5 نەخۆشێک کە تووشی شیزۆفرینیا ئەبێت چاک ئەبێتەوە بە تەواوەتی. بەڵێ یعنی تر هیچ نیشانەیەکی پێوە دیار نامێنێ. بەڵام لە سایە هەشتای نەخۆشەکان هەتا مردن پێویستە چارەسەر بەکاربێنێ. یعنی ئێمە بیرمان نەچێت زۆرێک لە نەخۆشیەکان لە ناو زانستی پزیشکیە چاکبوونەوەی نییە کۆنتترۆلکردنی هەیە. بۆ نمونە بەرزی فشاری خوێن خۆ نەخۆشەکە چاک نابێتەوە کە تووشی زەختە بێت چاک نابێتەوە وانە بەڵام ئەبێ هەتا مردن عیلاجی بۆ بخوا شەکرە خۆ چاک نابێتەوە ئەبێ هەتا مردن دەرمانی بۆ بخوا شیزۆفرینیا لە سایە هەشتایان ئەبێ هەتا مردن دەرمانی بۆ بخۆن خۆ ئەگەر دەرمانەکە بخوا بەڕێک و پێچی زۆرێک لە نیشانەکانی کۆنتترۆل ئەکرێت دەتوانێت ژیانێکی ئاسایی بەڕێبەرێ. بەڵام ژمارەیەکی کەمیان کە توش ئەبن هەتایە بەبێ نیشانە نامێنەوە ئەگەر دەرمانیش خۆ نیشانەکانیان هەر ئەمێنێ و ناتوانێت وەکو کەسێکی ئاسایی ژیان بەڕێ بکە. دەستی خۆش بێ دکتۆر زۆر سپاس دەکەین بۆ زانیاریەکانت زۆر بەخێر بێ زۆر سپاس دەکەین بژیت. ئازیزانم بەم شێوێ هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان هیوادارم دوور بن لە هەر نەخۆشیەک جەستەی و دەرونی هەردەم تەندروست بن خواتان لەگەڵ. ئەزیزانم دووبارە زۆر سپاس بۆ دکتۆر و زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا لەگەڵمان نابوون هیوادارم هەموو کات دڵخۆش و تەندروست باش بن تا کۆمەڵی بابەت و تەوەرەی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت.